هر درباره پیاما کو دو دناورا هزین سوریه دموکراتیک هسته و حکومت سوریه دا هات امضا کردن و پشتی راگهاندن اوی پیمانه گلک گفتگو نقاش لسر ناواروکا و پیمانه هاتیه کرن جبو زیدتر ام جی لسر ناواروکا و راوستن از برای خواب بدن بیروته برز هایکو و من برپرس دیسکا لیوانت لگروپا کریز ناف دولتی جبیروته بخال گلمنه دماتا خوش ببرز گلک سپاش با ما دبوناته هون وکی گروپا کریز ناف دولتی بگیشتی روشان حال سوری چا وادشو پینن Well, I mean, we think that this is پێمان وایە کە a ئەمە really important chance to چانسێکی زۆر گرنگە بۆ ئەوەی خۆمان لە پێشەلکاریەکان لا بدەین ئەو پێشەلکاریانی کە دەکرا زۆر سیناریویەکی ناشرین بن و ئێستاش ئێمە دەبێت go as quickly as possible to بە زوویی بچینە سەر جێبەجێکردنی ئەم ئاگربەستە ئەم پلانە بە تایبەتی بۆ ئەو سەربازانەی کە لە هێڵەکانی بەریەکەوتنن بکشێنەوە و بچنە ئەو قۆناخەی کە هێزەمنیەکان بچنە نێو شارەکانی قامیشلۆ و حەسەکە و ئەوەی کە ئەمنیەتی ئەم شارانە بپارێزن لەگەڵ ئاسایش ئەمە پێویستە ئەمڕۆ پێش بەیانی جێبەجێ بکرێت. بله راپور و شروع نوین هری داوی درباره سوریه دا چه دبیجن؟ پیش بینی نوین سرکت چنه؟ I mean, well, I just our report, our very first one. راپۆرتەکەی ئێمە دەڵێت ئەوەی کە تازە من گوتم ئەمە پێویستە بێتە دەرفەتێک بۆ ئەوەی خۆمان لە پێشەلگاریەکان لا بدەین و پێشگیریان بکەین چونکە ئێمە نیگەرانی ئەوەین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا دەکرا هەڵکشانەکە زۆر زیاتر بە کە سەربازەکان ڕوبەڕووی یەکتر بوانایە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا و شەڕی زیاتریان لەگەڵ یەکدی کردبە بگەیشت بە قۆناخێک کە بۆ ماوەی چەندین هەفتە و مانگ بەردەوام بە ئەمە بەڕاستی لە بۆ هەردوو لە زۆر خراپ دەبوو هەروەک میدیای کوردی بە سوپای عەرەبی سووریا بە تیرۆریست و وەسفیان دەکەن و ئەوانیش بە هەمان زمانێکی جوان بەرامبەریان بەکار ناهێنن و ئەمەش تەئسیرێک و زیانێکی زۆری بۆ خەڵک و سەربازەکان و چەکدارەکانی و ناوچەیە دروست کردووە مە دەکرا زۆر زەحمەت بووایە چونکە هەر کاتێک هەڵکشانەکە زیاد کۆنتڕۆڵکردنی زۆر زەحمەت دەبێت ئەوەی ئەمە دەرفەتێکە بۆ ئەوەی خۆمان لە هەموومانە لا بدەین و یەکسەر دەست بەجێ جێبەجێی ئەم شتانە بکەین کە هەن پشتیوان گوهارتنên leşgerî û siyasî gelo metirsiya serhildana nû ya Daişê li herêmê heye Well, I mean, ISIS داعش هەمیشە بە یەکجاری لە نێو نەچووە نە لە عێراق و نە لە سووریاش هەر ماوە بێگومان لە سووریا ئەوان ئەو ئامادەیانەیە کە زیاتر دەست بە گەڕانەوە بکەن و خەڵک لە لای خۆیان ناونووس بکەن و بەیعەت لە خەڵک وەربگرن و پێم وایە کە لە عێراق هێزەکانی ئاسایش لە عێراق و ئەو هەوڵانەی کە هەیە بۆ لەناوبردنی داعش وای کردووە کە چانسیان کەمتر بێت بەڵام هەمیشە بیرۆکەیەکی باش نییە کە بزانین زۆر نزیکنیانە بەڵام دەتوانین بڵین کەمە بە تەواوەتی لە نێو نەچووە و ئەم کێشەیە بە تەواوی چارەسەر نەبووە ئەگەر چی ئەگەر هەڕەشەکە ڕاستەوخۆش نەبێت بەڵام هەڕەشەکە هەر هەیە لە سووریا کێشەکە گەورەترە چونکە وجودیان لەوێ زیاترە بەهۆی ئەوەی کە بەشێکیان کە لە هەوڵیان داوە لە زیندانەکان ڕابکەن
و هەندێکیان سەرکەوتوو بوون. ئەوان چەندین هەزار ئەندامی پێشووی داعشیان لە زیندانەکان ئازاد کردووە، بۆیە ئەوە ئەم پەرەسەندنانە دەکرێ بکەینە چانسێک بۆ ئەوەی خۆمان لەم هەموو پشێوی و ئاژاوە گێڕیە بە دوور بگرین، بۆ ئەوەی کە کەسانی وەکو داعش ئەمە نەقۆزنەوە و لە گرتوغانەکان ڕانەکەن دەکرێت ئەم مەترسیە کەم بکرێنەوە و هەڕەشەکە کەم بێتەوە. ئەگەر ئەم چەکدارانە کە لە سووریاوە دەبرێنە عێراق، ئەمە شتێکی باشە بەڕادەیەک کە و عێراقیەکانیش بەڕاستی زۆر داخلە دڵن بەرامبەر ئەم چەکدارانە، چونکە کەسانێکی زۆریان لە عێراق کوشتووە. ئەمە جێگەی تێگەیشتنە کە عێراق و عێراقیەکانیش دەیانەوێت ئەمانە لە دادگەکان ببین و بە سزای خۆیان بگەن. ئەوان کە لە سووریاوە دەهێنە دەرەوە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا، ئەم هەڕەشەیە لا دەبات کە هەڕەشەی ڕاکردن بێت لە گرتوخانەکان، بۆیە پێم وایە لە عێراق سەلامەتترە گەرەوان لە عێراق بن. باش ئەم vegeren ser mijara rêkeftinê heger ev peyman ev rêkeftin hate bin pêkirin an jî nehate cîbcîkirin û alozî dîsa derketin, Amerîka dikare çi bike? پێم وایە کە ئەمریکا بەڕوونی گوتوویەتی بۆ بە هەردوو لای گوتووە کە دەیانەوێت ئەم ئاگربەستە سەرکەوتوو بێت. پێم گوتراوە کە کاتێک ئەم قسانە کراون میدیای ئەمریکا لەوێ نەبوون، دەکرا ڕێکەوتنەکە هەر لە نێوان خۆیان کرابە بەبێەوەی ئەمریکیەکان لەوێ بن. بەڵام دەزانی ئەمریکیەکان کە لە پاشخانی ئەمەدان ئەمریکا بەڕاستی لە بەرژەوەندی ئەودایە کە ئەم ئاگربەستە سەرکەوتوو بێت، دەکرێت بکشێنەوە لە سووریا، بەڵام پێویستە سەقامگیری هەبێت و دواتر دڵنیا بنەوە کە شەڕی دژی داعش بەردەوام دەبێت بۆ ئەوەی ئەم سەقامگیریە بەرقەرار بێت. و ترامپ زۆر بەڕوونی گوتی کە دەیەوێت ئەحمەد شەرع سەرکەوتوو بێت، ئەو دەیەوێت دەسەڵاتی نوێی سووریا سەقامگیر بێت، و ئەمەش بۆ ئەمریکا زۆر گرنگە و ئەم ئاگربەستە ئێستا کە بەردەوامە ئەمەش گرنگە و پێدەچێت کە جێبەجێکردنەکە ئەوها بە خێرایی ناچێتە پێشلەوەی کە چاوەڕوانیمان دەکرد، هەروەک ئەوەی کە ئەمریکاش گوشاری لە هەردوولا کردبوو، هەرچەندە کارتی گوشاریان بۆ سەر هەردوولا هەبووە کە دەبێت جێبەجێی بکەن. چەند دەستپێشخەرێکەیە لەلایەن چەند سیناتۆرێک بە تایبەتی باسی هەڕەشەی سەپاندنی سزا دەکەن ئەگەر ئەم ئاگربەستە جێبەجێ نەکرێت. پێم وانە ئەمە ڕوو بدات، بەڵام وەکو پاشخانێک ئەمە هەر هەیە و بیرۆکەیەکی زۆر خراپ نییە، و پێم وایە کە لایەنی کوردی ئێستا دەزانێت کە پێم وایە کە ئەمە مایەی جێبەجێکردنە بۆیان. دەژی بەحسا vekşîna Amerîkayê ji axa Sûriyê kir, çi Bakur Rojhilatê Sûriyê be çi Sûriye bi giştî be, yanî pêşbînî hene ku piştî egerek hebe eger ev agirbest ev peyman bi ser bikeve ji xwe berê jî operasyona veguhestina Daişê ji Sûriyê bo Iraqê dest pê kiriye ku eger hemû ew Daişiyên ku em bêjin ji Sûriyê têne veguhesin bo Iraqê hemû bên gelo piştî vê yekê hêzên Amerîkayê wê ji Sûriyê bimînin yan vekşin. بەڕاستی من نازانم ئەمە چۆن دەبێت، پێویستە لە ئەمریکیەکان بپرسن
بۆەوەی وەڵامێکتان دەستکەوێت بەڵام لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی یاساییەوە بوونی ئەمریکا سەربازانی ئەمریکا لە سووریا لە وەکو هاوپەیمانیەتی نێودوڵەتی دژی داعشە کە لەلایەن کۆنگرێسەوە پەسەند کراوە. ئێستا حکوومەتی ڕاگوزەری سووریا دەیەوێت ئەمریکا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا بمێنێتەوە. دەکرێت ڕێگەیەک بدۆزنەوە بۆ ئەوەی ئەمە جێبەجێ بکەن. دەکرا ئەوان دژی ئەمەش بن بەڵام لە ڕووی یاساییەوە ئەمە دەکرێت کێشەی لەسەر بێت. پێم وایە کە چەند هۆکارێک هەن کە وا بکات ئەحمەد شەرع داوا بکات کە سەربازەکان لەوێ بمێننەوە بۆ ئەوەی کە سوودیان لێوەربگرێت. بەڵام ئەمە دەکەوێتە سەر ئەوەی کە دۆخی ناوچەکە چی دەبێت و دۆخی ئێران چی بەسەر دێت و ئایا ئەمریکا بەرژەوەندی لەوە دەبێت کە لەوێ بمێنێتویان نا و لە ڕووی دارایی و ئابووریەوە تا چەند باجەکە قورس دەبێت لەسەر ئەمریکا بۆی بیان هێڵێتەوە. بەڵام پێم وانیە کە هاندەرێکی وا هەبێت ئێستا کە بیان کشێنێتەوە بە تایبەتەوەی کە ژمارەشیان زۆر گەورە نییە. بەڵێ gelek spas birêz Hayko min berpirsê dîska Lîvand li grupa krîzên navdewletî ji Beyrûtê li gel me bû. Spas ji bo amadebûna te.